لا کوردستان 24ەوە سڵاوێکی گەرم لە ستافی ڕۆژباش بۆ ئێوەی بینەر و بیسەر هیوادارم لەش ساڵ تەندروست بن لە هەر کوێیەکن دەم بەخەندە بن و ڕۆژێکی پڕ لە وزەتان لەگەڵ ئێمە دەست پێ کرد بێت. ئێمە کۆمەڵێک بەرگە و بابەتمان بۆتان ئامادە کردووە بە تایبەتی ئەو بابەتانی کە جێی بایەخی ئێوە و ئەو بابەتانی کە ئەمڕۆ لە ڕۆژە با بڵین لەم هەفتەیە یاخود لەم مانگەیە گرنگێکی تایبەتیان پێ ئەدرێت و بابەتی سەرەکی ناوشەقا من گەلەوە یاخود ئەتوانین بڵین ئەو بابەتانەمان هەڵبژاردووە کە پەیوەندی بە چینێک بە کۆمەڵێک لە ئێوە هەیە کە تامەزروی ئەوەن کە سەبارەت بەوە زانیاریتان زیاتر بێت. بۆیە ئەمڕۆ لەگەڵمان بن بە تایبەتی ئەو کەسانی کە حەزیان لە خوێندنەوەیە حەزیان لە خوێندنەوەی کتێبە. وەک دەزانین ئەمڕۆ تەوەری سەرەکی بەرنامەکەمان ئەوەیە کە ئەمڕۆ کتێبخانەیەک وەکو با بڵین فستیڤاڵێک یاوەکو پێشەنگایەک دەکرێتەوە بۆیە یاخود کراوەتەوە ماوەی 8 ڕۆژێ بەردەوام بێت زیاتر قسەی لەسەرەکەین ئەوانی کە حەزیان بە خوێندنەوە کتێب خوێندنەوەیە ئەو ئەتوان لە ڕێی پرۆگرامەکەی ئێمە جوان ورد سەرنج بدەن گوێ بگرن بزانن لەکوێیە ئەو کتێبانی کە تێدایە چییە. جا ئەمە بابەتی سەرەکیان بۆی بەرنامەکەمانە. جگەلەوە کۆمەڵە بڕگە و بابەتی دیکە کە لە هەر چارپارچەی کوردستان بۆ ئێوە ئامادەکراوە لە شار و شارشتەکان بۆ ئێوە ئامادەکراوە. ئەمانە ئەو بڕگانن ئەو بابەتانن کە جێی سەرنجی ئێوە ئێمە دڵنیای لەو کارێکی زۆرمان کردووە هەتاوە کوشتەکان بەدڵی ئێوە بێت. باش سەرەتاش حەزەکەم بۆی کە ئاگادار بین لە چاردەروبەرمان کە چیە وزەرێت ئەوە بە کورتێک لە هاوڵەکان لەگەڵتانە بم دواتش دەچینەوە بڕگە بابەتەکان بۆی کە بزانین چی بۆ ئێوە ئامادەکرا. جوتیار عادل گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگەیاند ئەمڕۆ موچە بە ڕێژەی 100% دابەش دەکرێت و سەرەتاش موچەی وەزارەتی تەندروستی دابەش دەکرێت. گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان دووپاتی دەکاتەوە کە موچەیە مانگە بە تەواوەتی بێ هیچ لێبڕینێک دابەش دەکرێت. بە پێی سیولەی بەردەستیش لە ماوەیەکی دیاریکراودا موچەی گشت وەزارەتەکان دابەش دەکرێت. فەلاح قەیسی بریکاری وەزارەتی پەروەردەی عێراق ڕایگەاندووە مەدەکاری بۆ دەستپێکردنی وەرزینەی خوێندن لە ناو پۆلەکان دەکرێت. ڕاشیگەاند ئەگەر خێزانەکان و مامۆستایان هاوکار بن بۆ وەرگرتنی ڤاکسینی دژە کۆرۆنا وەزارەت ئامادەکاری تەواوی بۆ دەستپێکردنی ساڵی نوێ خوێندن لە ناو پۆل کردو جەختیشی کردەوە هەر مامۆستایەک ڤاکسین وەرنەگرێت ڕێکاری یاسایی دژی دەگیرێتە بەر. دەستەی دەستپاکی عێراق لە ڕاگەیەنراوێکدا بڵاوی کردەوە لە ساڵی ڕابردوو لێکۆڵینەوەیان لە دۆسەی 63 وەزیر و 449 خاوەن پلە تایبەتەکان و بەڕێوەبەرانی گشتی کە تۆمەتبار کراون بە گەندەڵی کردووە و دۆسیەکانیشیان ڕەوانەی دادگا کراون. هەر لەو ماوەیەدا دادگا بە پشتبەستن بە لێکۆڵینەوەکانی دەستەی دەستپاکی 52 فەرمانی بانکێشکردن بە ئامانجی لێکۆڵینەوە بۆ ژمارەیەک وەزیر و 369 خاوەن پلە تایبەتەکان و بەڕێوەبەرانی گشتی دەرکرده بوو. دەستەی دەستپاکی عێراق ئاماژەی بۆش کردو تاوەکو ئێستا لێکۆڵینەوە لە 14 دۆسەی گەندەڵی لە وەزارەتی کارەبا کراوە. وا هەواڵێک سەبارەت بە دایکانی دووگیان ئەگەر ویستیان ڤاکسین بکەن. ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕەتی دەکاتەوە بەکارهێنانی ڤاکسینی کۆرۆنا کاریگەری لەسەر دووگیان بوونی خانمان هەبێت. یا دکتۆر ئەمجد خەولی پزیشکی ڕاوێژکاری پەتاکان لە ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕاگەاند و چەندی توێژینەوە کراوە کە سەلماندوێتی هیچ پەیوەندیەک لە نێوان بەکارهێنانی ڤاکسینەکانی کۆرۆنا و کاریگەری دروستکردن لەسەر دووگیانی نییە. دەشڵێت سەدان ژن دوای وەرگرتنی ژەمی یەکەم یاخود دووهەم دووگیان بوونەوە هیچ کاریگەریەکی لەسەر تەندروستی منداڵ نەکردووە و ئەوە دەنگۆیانشی کە هەبووە تەنها لە چوارچێوەی ترساندنی خەڵکو و پرۆپاگەندەکان بوونە سەبارەت بە خستنەوەی منداڵ. وا سەبارەت بە دۆخی ئەفغانستان ئەنجلینا جۆلی ئەکتەری بەناوبانگی ئەمریکی و باڵوێزی پێشوو ویستی چاکەکاری لە ڕێکخراوی یونیسف لە گوتارێکدا کە لە گۆڤاری تایم بڵاو کراوەتەوە دەڵێت بزوتنەوەی تالیبان ڕۆژ دوای ڕۆژ کۆنتترۆلی ئەفغانستان دەکا بەڵام ئەمریکا خۆی لە بەرپرسیارەتی لە وڵاتە دەستێتەوە. ئاماژەی بۆش کردو دوای 20 ساڵ ئەمریکا لە ئەفغانستان دەکشێتەوە. بڕواکردن بەو بڕیارە قورسە. دەشڵێت وەک ئەمریکیەک لە شێوازی بەجێشتنی ئەفغانستان لەلایەن هێزەکانی ئەمریکا و هەست بە شەرمەزاری دەکات و دەڵێ ئەم ڕەفتارە ئێمەی بچووک کردەوە.
کۆتاییم بە کورتە هێنا با بڕۆین بزانین فستیڤاڵەکە کەی دەست پێکات چەند کاتژمێرە لە ڕۆژانە و لە کوێیە شوێنەکەی بۆیە سەبارەت بۆ بابەتە زیاتر قساکەین بەڵام پێشەوە کۆمەڵی بڕگە و بابەتان بۆ دەخەمە ڕوودادات لەگەڵ بێگومان بەرزبوونەوەی پلەکانی گەرما کێشێکی زۆری لە جیهان دروست کرد هەربینیمان کە دارستانەکان لە زۆربەی وڵاتانی جیهان سووتان و مانگی تەمموزی ئەم ساڵش بەهۆی ئاگرکەوتنەوە ژمارەیەکی زۆر لە دارستنەوەبەرەکانی ناوچەیەکی گەشتیاری لە هاوینە هەواری دوکان سوتاوەکە تەمەنی هەر دارێک لە نێوان 35 بۆ 40 ساڵ دەبێت واتە کوردستانیش بەو ئاگرکەوتنەوە یاخود بەو بەرزانەی گەرما کاریگەری ئەو ئاگری لەسەر بۆ یاخود ئەو گەرمایی لەسەر بۆ کە دارستانەکانی بسووتێ هەروەها بەشێکی دیکەیان لەژێر کاریگەری ئەو ئاگرە وشک بوونەتەوە ژمارەیە گەنج وەک هەستکردن بە بەرپرسیارەتی هەڵمەتێکیان بۆ ئاوادانی دارستنەوەبەرەکان دەست پێ کردووە کار بۆ پاراستنی دارەکان لە ناوچوون دەکەن جێگەی دڵخۆشیە با پێکەوە کاری ئەو کۆمەڵە گەنجە بێت. دیارە بابەتی کەوتنەوەی ئاگر ساڵانە لە شارۆچکەی دوکان کەم ساڵ هەیە ئاگر نەکەوت بێتەوە و ڕوبەرێکی زۆری دارستانەکان پوش و پاوانەکان نەسوتاوێ ئەم شوێنەی ئەمە لێن سنتەری قەزای دوکانە ناوچەیەکە پوش و پاوانێکی زۆری لێبووە و بە سنوبەرێکی زۆر ڕووپۆش کراوە کە سیمایەکی شارستانی داوە بە شارۆچکەی دوکان و سەرف ناوچەیەکی گەشتیاریە بەداخەوە لە مانگی حوزەیرانی ئەم ساڵ بە دەستێکی تێکدەر و ڕەش ئاگر لە پوش و پاوەنی ئەم دارستانە بەردرا و سوتاوە تەمەنی ئەم داچنەوەبەرانە بەلانی کەمترین ساڵی تەمەنیان 30 ساڵ بەرەوسەرە تێچوێشی زۆری لەسەر حکومەت هەیە کە ساڵ بۆ ساڵ خزمەت کراوە لە ڕێگەی باخەوان و پاکەوان و پۆلیسی دارستانەوە پارێزگاری دەکراوە ئەم ناوچەیەکی گەشتیاریە و گەشتارێکی زۆر ڕوودەکاتە ئێرە ئێمە ئەمڕۆ وەکو ناوەندی باڵای دەوروبەری سلێمانی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان لەسەر ئەرکی خۆمان بە هاوکاری لەگەڵ ناوەندی چالاکی و پێگەاندنی لاوانی دوکان لە سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارەتی و خۆشەویستی و بۆ سروشتی کوردستان بەگەشتی و ناوچەی گەشتیاری دوکان بە تایبەتی بە باشمانزانی ئەمڕۆ هەڵبەستین بە چاڵکردن و پاشان ئاودانی ئەم دارستنەوەبەرانەی کە لە ڕێگەی کەوتنەوەی ئاگرۆکو ئاماژەمان پێدا دوومان پێشستا کەوتوتەوە سەرەتا لە ڕێگەی حەفاری بچووک چوو کە خۆتان دەزان مەوسومەکە گەرمایە و زەویەکە زۆر بەهێز و تون بۆتەوە ممکنە لە ڕێگەی بێڵ و با بڵێن وەسایلی ترەوە قورس بێ عەمەلیەکە حەفاری بچووکمان هێناوە ژێردارەکان بە تایبەتی ئەو دارانەی کە زیاتر زیانیان بەرکەوتووە و ئاگرەکە سووتاندونی چاڵمان بۆ کردوون پاشان لە ڕێگەی تراکتۆر و مەکینەوە ئاومان بۆ هێناون بە هاوکاری لەگەڵ ئەو پۆلە لاوە یەک بە یەک ئەو دارانی کە زیانیان پێگەیشتووە ئەستاوین بە ئاودانین ئەمەش بۆ ئەوەی لە زیانی سووتانی دارەکان کەم بکەینەوە لانی کەم چانسێکیان پێ بدەین نەهێڵین سەداسەتی ئەو دارانی کە زیانیان پێگەیشتووە بە تاوەتی وشک ببن چکە وەکو دەبین بەشێکی ئەو دارانە تا ئێستا سووتاون سووتانی دارستانەکان هەر لە کوردستانە لە دنیاش بەهۆی گۆڕانی کەش و هەواوە بەس ئەوەی لێرە ڕوودەدا بەداخەوە دەستێکی ڕەشە ئەوێ کوردستان بەم گەشیە و بەم جوانیە نەمێنێتەوە کاتێ خەریکی ئاودانی ئەم دارستانە بوون کە سووتاوە لە خوارەوەی دوکان ئەوەی سەرەتای دوکان ئاگرێکی گەورە کەوتەوە ئەویش زەرەر و زیانێکی زۆری بەرکەوت درەختەکان پێویستە لایەنە پەیوەندیدارەکان ڕێکارێ بۆ ئەم کەوتنەوەی ئاگرە بکەن بەڕاستی ئەوەی دەیبینن خۆتان زەرێکی زۆری یاوە لە دارەکان ئەم دارانە بەلایانی کەمەوە 40 ساڵ تەمەنیانە
یاخوا کوردستانمان هەمیشە ئاوەدان بێت چونکە خەڵکی کوردستان خەڵکێکی میهرەبانن چۆن محبەت بە دار و درەخت و بەو شتانەکەن جگەلەوە خۆمانیشمانە ناو یەکتری خۆشەوێت و لە هەر شوێنێک کوردێکە بە ئێمە دڵمان بۆی چەکەراکاتە دڵمان بۆی لێ ئەداجا باسی دانیشتنی کوردەواری و توزانم بابەتانێک کە پەیوەندی بە کوردەواریەوە هەیە لە زۆر شوێن کافێ و قاوەخانە هەیە بەڵام چایخانەی کوردی شتێکی دیکەیە جا لەوێ کوردان بەیەکەوە کۆبنەوە هی پارچەیەکی کوردستان بێت ئەتان بم بۆ شوێنێکە دوو پارچەی کوردستان لە یەک چایخانە خەڵکەکەی کۆ بێتەوە با باسیەوەتان بۆ بکەم کە چایخانەیەک هەیە لەسەر سنووری ناوچەی بیارە کە ئەکەوێتە سنووری نێوان هەرێمی کوردستان کە خۆمان لە باشوور و لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ئێران بۆیە بەهۆی شوێنی جوغرافیایی ئەو چایخانەیە ڕۆژانە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هەروەها ڕۆژهەڵاتی کوردستان سەردانی چایخانەکە دەکەن و لەوێ پشوو دەدەن شوێنی چایخانەکە بۆتە جێگەی زۆرێک لە ڕێبواران و گەشتیاران زۆرینەیان لەو چایخانە چای نوێژ دەکەن هەر کەسێکیش بە پارەی وڵاتەکەی خۆیەوە پارەی چاکەی دەدات جا پێکەوە ئێستاوانی کە بە دیار بەرنامەکەیمەوە دانیشتون بەرچایی ئەکەن و چانۆش ئەکەن لەگەڵ مارابن ئەم بابەتە جوانە ببینن دەروێژ عەفان خەڵکی بیارەیە و چاخانەیەکی لەسەر سنووری نێوان هەرێمی کوردستان و ئێران کردوتەوە بە شێوەیەک تەنیا لە ڕێگەی جۆگەلەیەک سنوورەکان لە یەکتر جیا کراونەتەوە و چایخانەکە بە دووری تەنیا نیو مەتر لە سنووری خاچی ئێران دوورە ئەو هاوڵاتیا باخێکی میوەی تێکدا و چاخانەیەکی لەسەر دروست کردووە و هەروەها کورسی و مێزەکانیشی هەر خۆی دروستی کردوون بینی ئەم چێخانەی من و خاکی ئێران نیو مەتری بینە هەنگاوێ بنێ لەو بەرە ئەوە ئێران و ئەمیش عێراقە لەبەر ئەوە ئەم خەڵکن لە خوارەوە کە یەن بۆەوەی بەخاسن بۆ ئەوە یەن کە بدانن ئەم سنووری بینی عێراق و ئێرانە چەند دوورە و چەند نزیکە تقریبا نیو مەترە ئەوە هەنگاوێ بنێ لەو ئەو بەری خاکی ئێران و ئەم بەری خاکی عێراق ئەو هاوڵاتیانەی ڕۆژانە سەردانەی چاخانەی مامدەروێش لەسەر سنووری نێوان هەرێمی کوردستان و ئێران لە ناوچەی بیارە دەکەن خەڵکی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان و هەرێمی کوردستانن بەڵام تەنیا فەرمانبەرانی حکومی هەردوو لەسەر سنوور ناپەڕنەوە و سەردانی چایخانەکە ناکەن هاوکات بەشێک لە هاوڵاتیانی دیکە دوکانی میوە و کەلوپەلی فرۆشتنیان لە نزیک چاخانەکە کردوتەوە بێری ئێران و عێراق ئەو جۆگە بێنمانە ئەو جۆگە بێنمانە لەو بەرە عێراقە ئەم بەرە ئێرانە ئێمەش ئێرانین ئەمە شایخانەمان هەیە شایخانەمان هەیە و شدە ئەفرۆشین و وەکو تۆ ڕبە هەنار و ڕبە تۆ ئێستا خەڵکی هەنەگەمڵە دەیەکی ئێرانە یعنی ئێرە چاوخۆن احتیاجیوان بە پارەی خۆیان ئێمەش لە بیارەوە دێن لای مام دەروێش چاوخۆن بە پارەی خۆمان یعنی تێکەڵاویمانەیە کرد هەر لە بینی بیارە و هەنەگەمڵە ژون خوازی هەیە یعنی تێکەڵین خزمین ڕۆژانە و هاوڵاتیانەی لە هەرێمی کوردستان و ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانەوە سەردانەی چاخانەی مامدەروێش لە بیارە دەکەن هەر هاوڵاتیە و بەدرایی وڵاتەکەی خۆیەوە پارەی چایەکانی دەدات ئەوەش ئاسانکاریەکی دیکەیەوە سەرنجی گەشتیار و هاوڵاتێکی زۆری ڕاکێشەوە بەو کوتەی خۆشی چایخانەکە لەو باخەی بۆ دروستکردنی چایخانەکە تێکی داوە سود و قازانجی زیاترە بەڵێ وەک کە بینیمان هەم ناوچەیەکی جوان بوو جگەلەوەش کوردانی هەردوو پارچەکەی کوردستان لەوێ کۆبنەوە بەیەکەوە یاخوا هەمیشە تەبایی و خۆشەویستی لەناو هەموو گەلانی جیهانە هەبێت و لەناو کوردیش بە تایبەتی تر جا بابینە سەر ئەو بابەتانەی کە پەیوەندی بە تەوەرەکەمانەوە هەیە باسی 2000 ناونیشانی کتێبی فستیڤاڵی ساڵانەی کتێبەکەم کە لەلایەن کۆمەڵێ گەنجی خۆبەخش لە شاری هەولێر کراوەتەوە بۆ ماوەی 8 ڕۆژ بەردەوامە بێت و یەک لەو گەنجانە باسی فستیڤاڵەکە ئاکات دەڵێ هەوڵمانداوە کە گەنجان بە ڕۆشنبیری لە ڕێگەی کتێبەوە ئاش بکەینەوە و گەنجێکیش دەڵێت کە ئەو کتێبانەی ویستومە بە 130 داشکاندن لە فستیڤاڵەکە دەستم کەوتووە با پێکەوە بینەربین جا دواتر میوانیشمان بانگێش دەکەین و لە ستۆدیۆ بێ لەگەڵمان زیاتر پرسیاری لێک فستیڤال و پێشانگەیەکی بچووک بە ناوەڕۆکێکی گەورە بە 2000 ناونیشانی جیاوازی کتێب کۆمەڵە گەنجی خۆبەخش ماوەی 5 ڕۆژ سەرقاڵی کارکردن بۆ ئەم فستیڤاڵە بوون و بەم جۆرە توانیان سەرکەوتوو بن و هۆگرانی کتێب و هونەر لێرە کۆبکەنەوە یەک لەو گەنجانە دەڵێ دەبێ گەنجان زیاتر هەم بدەین و کار بکەین بۆ ڕۆشنبیری زیاتر
ئامانجی ئێمە لەکردنەوەی ئەم فیستیڤالە خزمەتکردنە بە گەنجان، ئاشکردنەوەی گەنجە لەگەڵ کتێب، ئاشکردنەوەی گەنجە لەگەڵ هوەر، ئاشکردنەوەی خەڵکە بە ڕۆشنبیری. کتێب و هوەر لە ئێستادا لە ناو کۆمەڵگادا فەرامۆش کراوە بە شێوەیەکی بەرچاو، بە تایبەت کتێب کە نزیک 3 ساڵە پێشانگای نێودەوڵەتی بەهۆی نەخۆشی و کۆڕۆناوە نەکراوەتەوە، لە ئێستادا کە بارودۆخەکە باشترە بە پێویستمان زانی کە ئەم کارە لە ئەستۆ بگرین. ئەوەی لە بۆ ئێمە مای سەربەرزیە کە ئێمە گشتمان بە خۆبەخشی بەم کارە هەڵساوین، گشتمان کۆمەڵی گەنجین کە تەنها خەمی کوردستانمانە، خەڵکی نیشتیمانەکەمانەکە ئاش ببنەوە لەگەڵ کتێب. 30,000 بەداشکانی ئەم گەنجە حەز بە بابەتی فەلسەفی دەکات و دڵخۆشە بەشێ لە کتێبەکانی دۆزیوەتەوە. ئەو دەڵێ نرخی کتێب لەم فستیڤالە بۆ خوێنەری کتێب گونجاوە، هیوادارە خودی گەنجان زیاتر بۆ ڕێخستنی ئەم فستیڤالانە کار بکەن. کتێب لەو سەردەمەدا زۆ هەرزانەمان بەهۆی ئەوەی لەگەڵ وڵاتەکانیتکەوە دەکری هەندێک کتێبی لە وڵات خۆمان چاپ ناکرێ بە بۆنەوە هەرزانتر ڕادەوەستی هەرزانتر دەکەوێتن لەسەر ناوەندەکان. جیا لەوە ئێستا سەتاسی داشکاندنمانەی بەجددی هەرزانەمانەی ئێستا بەستێن شدەم کتێبە کە وتەکانی دکتۆر علی شریعەتیە بە 3000 ئەگە سەتاسی داشکاندنەکەی بکەین زۆر هەرزانتریش دەکات لە نرخەکەی بەڕاستی. لێ بەڕای من پێشانگاکە زۆ باشە. 28 ناوەندی چاپ و بڵاوکردنەوەی کتێب لە هەرێمی کوردستان بە 3 زمانی کوردی، عەرەبی و ئینگلیزی باوکاری دەگەنجی خۆبەخش دوای 3 ساڵ وەستانی چالاکی ئەدەبی بەهۆی کۆڕۆنا، ئەم فستیڤاڵەیان بۆ هۆگرانی کتێب بۆ ماوەی 8 ڕۆژ لە پارکی شانەدەری 2 هەولێر ساز کردووە. جا لە کتێب پێشانگەیەکی تایبەتیش کراوەتەوە، شوێنێ بۆ کاری دەستی خانمانی دەستڕەنگین و نمایشی تابلۆی شێوەکاری خانمانی هونەرمەند. هێرۆ مەولودی، کوردستان 24 هەولێر. بەڵێ ئەوە جێگەی دڵخۆشیە کە ئەم پێشانگای کتێبانە یاخود ئەم جۆرە فستیڤاڵانە ڕێک دەخرێت. ئەمەی کە ئێستا ئێوە بینیتان بە شێوەی ئەم بابەت و راپۆرتە، ئەمە فستیڤاڵێکی کتێب و کە ئەوە ماوەی 8 ڕۆژ بەردەوامە بێت. من لێرە میوانەکەم کە ئەمڕۆ بەشدارە بێت لەگەڵمان باسی فستیڤاڵێکی دیکاکەم کە لە هەولێرە، بەڵام چونکە بەگشتی لە کۆڵینەوەکان ئەوەیان دەرخستووە کە ئەگەر دەتەوێت لە دنیای تازە لەم دنیایی کە پڕە لە زانیاری دوانەکەوی ئەوە دەبێت ڕۆژانە کۆمەڵی وشە بخەینەوە، واتە بەگشتی هەفتەی 1 ملیۆن وشە بخەینەوە بۆی کە تۆ لە دنیای زانست و زانیاری بە جوانەکەوی. بۆیە کردنەوەی ئەم فستیڤاڵانە دەرفەتێکی زۆر باشە بۆ گەنجان، بۆ هەموو ئەو چنی تۆژانەی کە حەز بە خوێندنەوەکەن و حەز ناکەن لە چرخی زانست و زانیاری دوا بکەون. بۆیە پێشەنگایەکی کتێب لە هەولێریش کرایەوە و بڕیارە بۆ ماوەی 8 ڕۆژ بەردەوام بێت. میوانی من، میوانی ڕۆژباش ئاشتی شێرکۆ بەڕێوەبەری ناوەندی ئاشتیە، بەخێر هاتن دەکەین. خۆشحاڵین بە بینێت. کاک ئاشتی، ئێستا باسی ئەوم کرد کە بۆ دوانەکەوتن لە چرخی زانست ئەبێت ئێمە ببەردەوام لە ناو زانستا بتلینەوە، چۆنەڵێت هەڵس و کەوت بکەین، ماوەی هەفتەیەک 1 ملیۆن وشە بخوێنینەوە. بابزانین ئامانجی ئێوە هەر ئەم شتەیە کە ئەم کتێبخانەتان لە هەولێر کردوتەوە، ناوەندەکەتان ناوەندی ئاشتی هەستاوە بەکردنەوەی ئەم فستیڤاڵە؟ پێشەشی زۆر سپاس. هەر بەکو ئاگدارن بەهۆی کۆڕۆنا ماوەی 2 ساڵە پێشەنگای نێودەوڵەتی لە هەولێر ناکرێتەوە، هیچ پێشەنگایەک کتێب نەکرابەوە. ئەو بۆ بیرمان لەوەی کردەوە چۆن بتوانین پێشەنگایەک بکەینەوە کە زۆرترین گەنج و خوێنەر کۆکەینەوە لێک شوێن. سپاس بۆخوا توانیمان دوێنێ 24 ناوەند لە بازاری داونتاون کۆ بکەینەوە بە 4 زمانی جیاواز، کوردی، عەرەبی، ئینگلیزی، فارسی، زیاتر لە 3000 ناونیشان لە شوێنەکەمان نمایش بکەین. چەند دەستگایەکیش بە زۆرترین ناونیشان بەشداریان کرد لەم پێشەنگایە. ئەو بدوێنێ خوێنەرێکی زۆر پێشوازیان لەو پێشەنگایە کرد. یعنی دەتوانم بڵێم لە سەعات 9 هەتا 9 شەو ئێمە نەمانتوانی دانیشین بە ئیسراحەت. ینی کاتەکەی خۆی چەندێکەوە ئێوە ئەڵێ نەمانتوانی دانیشین بە ئیسراحەت، کاتەکەی کەمتر بووە زیاترتان کە بەهۆی ئەوەی کە خوێنەرێکی بەڵێ ئێمە ڕۆژانە لە بازاری داونتاون ئێستاکە لە سەعات 9 بەیانی کتێبخانەکەمان کراوەتەوە تا 9 شەو بۆەوەی مەسەن ئەوەی بەیانەکەی یان ئەوەی عەسرەکەی پێی ناکرێ بتوانین لە شەوەکەی بتوانین بێ سەردانمان بکە،
زۆرترین ناونیشان ئەو کتێبانێک کە لە کتێبخانەکەمان نمایش کراوە بەدەستی بێنێ. زۆر باشە کردنەوەی ئەو فستیڤالە لە داونتاون لە چقی هەولێر لە کڕۆکی هەولێر مەبەستان چی بوو بۆچی لەو شوێنە کە شوێنێکیشە زۆر گەشتیاریشی تێ هاتوچووەکە خەڵکێکی زۆریش بەگشتی باسی شوێنەکە بۆچی ئەو شوێنتان هەڵبژار خۆی ئەو شوێنە من هەر کتێبخانەم لەم شوێنە هەیە کتێبخانەیەکی زۆر گەورەوە زیاتر لە ساڵێکە لەم شوێنەینا شوێنەکە چقی بازارە هەموو کەسێک بە ئاسانی دەتوانی پێی بگات کە هەم پاس و هەم زۆرترین وەسایلی گەیاندنی تێدایە بۆی ئەو شوێنەمان هەڵبژار کە خەڵک نەدەگەیشتە شوێنەکانی تر خوێنەرەکان گلەیانە کرد مەسەرەن پاس نزیکترین شوێن بوو بۆی بە ئاسانی پێی بگە ئەوە بوو توانیمان کە دوێنێ کردمانەوە هەر وەکو باستان کرد لە مەسەلەی زانست و زانیاری ئێمە کە لە خلالی ئەو نۆماگەی لەو بازارە ئیش دەکەین و ئێستاش کە دوێنێ ئەو پێشەنگامان کردەوە زۆرترین خوێنەر ڕوو لە ئێمە دەکەم بۆ چونکە ئێمە بەردەوام هەموو پێنجشەمان لە شوێنەکەی خۆمان سیمینار و کۆڕ و ناسازینی کتێبمان هەیە واتەوەی ئەمە ئێوە ئەم فستیڤالە شتێک نییە هەر ئێستا بۆ 8 ڕۆژ بێت و کۆتایی بێ بەڵام ئەمە شتێکەوەکو زنجیرەیەک وایە بە بەردەوام ئێمە ناوەندەکەی ئێمە ئەوە لقی دووەمانە لەم بازارەکە هەمانە 29 ساڵە بەردەوامی لەم کارە بەڵام ساڵێکە ئەم ناوەندەمان کردەوە لەبەرەوەی 2 ساڵە لە هەولێر هیچ کۆڕ و چاڵاچێکی ڕۆشنبیری لە هەولێر نەدەکرا بەهۆی نەخۆشی کۆڕۆنا ئەوە بوو بڕیارمان دەکە ئەم شوێنە فراوانە بکەینەوە هەم بۆ پێشەنگە هەم بۆ کۆڕ و سیمینار و مەراسیمی ناساندنی کتێب بۆی بتوانین ببینە پردێک لە نێوان خوێنەر و نووسەرەکان بۆی بتوانین ببینە پردێک کە خوێنەر شوێنێک هەبێ لە هەولێر چکە شوێنەکەمە قاوەخانەیەشە دەتوانن دانیشن لەسەر مێزەکان هەم کتێب بخوێنەوە هەم قاوە بخۆن هەمیش شوێنەکە بۆ پشوو زۆر باشە ئاڵکۆت قسەیەکی هەیە ئەڵێت هەر کتێبێک بە ئومێدەوە بکرێتەوە و بە ئامانج یاخود بە سوودەوە دا بخرێت ئەوە کتێبێکی پڕ لە باشەیە و سوودی هەیە کردنەوەی ئەم کتێبخانەیە بۆ ماوەی 29 ساڵەکە ئێوە بەردەوامن من ناڵێم کتێبێک ئەڵێم کتێبخانێگەکەنەوە بە ئومێدەوە ئینشاڵڵا قەت داناخرێت دە بەردەوام لە کارکردنە ئەڤن پێم بڵێ مەبەستان لێ ئەوە بووە کە هەستان کردووە فەراغێک هەیە بۆ شایەک هەیە کەوا 29 ساڵە بەردەوامن خۆی ڕاستی ئەمە کە 29 ساڵە لەو کارە بەردەوام بێ من لەسەر شۆستەوە دەستم بەو کارە کرد کامڕۆکە ئێستا ناوەندێکی ڕۆشنبیری گەورە لە بازاڕی هەولێر لە شاری هەولێر کە ئەو فەراغی کە بەڕێستان باستان کرد بۆ شایە کە هەیە لە هەولێر بەڵێ بەدیمان کرد چەند ساڵێکە ینی خوێنەرەکانی خۆمان داوایان دەکرد بۆ شوێنێک ناکەنەوە کە بتوانین پشوو لێ بدەین دەچین لە شوێنێک پشوو دەدەین کە شوێنی ئێمە نییە ئەو بە بیرمان لەوەی کردەوە کە ئەم شوێنە بکەینەوە لە ناوجەرگەی بازار کە هەموو کەسێک زۆر بە ئاسانی دەتوانی بەڵێ کە ئێستا کە باسم کرد لە خلالی ئەو نۆماگەی کە ئێمە لەم شوێنین زیاتر لە 6 ساڵاچیمان ئەنجام داوە باشەکەواتە ئێستا با بزانم لە ئەم فستیڤالە چالاکیەکان چین تەنها هەر خوێندنەوەی کتێبە یاخود چالاکی تریش لە ناو فستیڤالەکە بەڕێچێت هەم چاڵاکی کتێبە و هەمیش ئەم پێنجشەمە کۆڕی شەحریمان هەیە مەراسیمی ناساندنی کتێبمان هەیە هەر لە هەفتەی داهاتوو و سیمینارمان هەیە دەربارەی کتێب و خۆشویستنی کتێب و بۆ خوێنەرانیانی چەند کەسایەتێکمان میوان دەبن بەڵام زۆر گرینگە کە گرنگترین شت کە هەروەکو تازە باسشمان کرد گەورەترین گرفت لە ناو خوێنەرانی ئێمە هەڵبژاردننی کتێبە باش ئێستا من دەمە سەر ئەوە پرسیارەوەت لە یەکەم بەڵام با پێش ئەوە بزانم دوێنێ دوو چالەبان لە چالاکیەکان تێنەپەڕین دوێنێ دوو چالاکیتان کردو لە یەکەم ڕۆژە بڕیارە لە هەموو ڕۆژەکان دوو چالاکی و سێ چالاکی ئەنجام دێدیا بەپێی ئەو پلانەیە کە داتان ناوە خۆی ئەو پلانە کە دانرا ناکرێت و هەموو ڕۆژە چالاکی ئەنجام دێت کە لە بەرەوەی ئەو خوێنەرانە کە دێنێ ناو کتێبخانەکە بۆ پێشەنگا ئەوان سەرقاڵی سیرکردنی کتێبەکان دەم بۆی بتوان کتێبی ئارەزوی خۆیان هەڵبژێرن کەواتە لێرە ئەگەر ئێمە سەرقاڵیان کەین بە چاڵاچیکە ئەوان دادەبڕێن لە هەڵبژاردننی کتێب و لە سیرکردنی کتێبەکان دەتوانین لە خلالی هۆژ ڕۆژە دوو چاڵاچی تا سێ چاڵاچی ئەنجام بدەین لە پاڵ نمایشگرنی کتێبەکە بۆی سوود وەرگرن لە هەم لە کۆڕەکی شەحریش و هەم لە سیمینار دەربارەی کتێب و هەم دەربارەی ناساندنی کتێب خۆشویستنی کتێب زۆر باشە دێمە سەر ئەو بابەتێکە پێشەوەی بچێت ناو بەرنامەکە قسەمان لێ کرد زۆر جار کێشە هەیە لەوەی کە نازانین چ کتێبێک هەڵبژێنین حەزمان لە خوێندنێ بەس نازانین چۆن دەستی پێ بکەین ناوەندەکەی ئێوە بە چ شێوەیەک ئەتوانێت یارمەتی گەنجان بدات یارمەتی ئەو خوێنەرانە بدات کە دێنە ئەوێ چۆن ڕێنوێنێکی گەشتیاری هەیە ڕێکان نیشانەدات ڕێنوێنێکی خوێنەریش هەبێت کە یارمەتی کەسانی ئەو بۆ شایەمان هەست پێ کردو لە خلال لەو چەند ساڵی لە نەناو کتێبخانەکان کە هاتین ئەو کتێبخانەمان کردەوە لە هەولێر ئەو ناوەندەیە ئێستا من دوو
کارمەندی تایبەتمان داناوە لە کتێبخانەکەمان کارمەندێکیان دەروشی کاریە باشە کارمەندەکیانیش تایبەتە بەس بە هەڵبژاردننی کتێب گفتوگۆ دەکە لەگەرە خوێنەرێ یعنی زۆر خوێنەر هەیە کە دێتە کتێبخانەکەمان داوای کتێبێک دەکا ئەمە یەکسەر کتێبەکەی نایدێنێ پێی نافرۆشین گفتوگۆی لەگە دەکەین بزانین ئایا تا ئەو خوێنەری کتێبە کتێبی خوێندێتەوە یانی چکە لەوانەیە زۆر کتێب هەبی لەگەر تەمەنیوی لەگەر حقلیوی نەگونجێ لەوانەیە زارشکەوای لێ دەکە بە حیاتی کتێب نەخوێنتەوە بەلا ڕێدا بڕوە کەواتە کە گفتوگۆی لەگە دەکەین ئێمە هەڵسەنگاندنی بۆ دەکەین دەزانین چ کتێبێک بۆی باشە کتێبێک بە قەدر تەمەنی خۆی و لەگەر ینی کە گونجاندنی خۆی ئەو کتێبی دەدەینێت پێی دەفرۆشین کە ناکرێت تۆ لە تەمەنێک بێ کتێبێکی فەلسەفی داوا بکەیت تۆ لە تەمەنێک کتێبێک داوا بکەیت لەوانەیە تووشی هەڵت بکەیت زاری وا خوێنەر هەبووە داوای کتێبەشی کردیە تەمەنی 14 ساڵ بووە داوای کتێبەشکردن من گفتوگۆم لەگە کردووە هۆکاری چییە کە تۆ داوای ئەم کتێبە دەکەی لێرە شتەشکە هەیە زۆر گرنگی کە دەمێ باسی بکەم لە فەیسبوک مثلا کۆمەڵە گروپەنە گروپ چات یان گروپ ئەوانە کۆمەڵە گەنجیان بەلاڕێدا بردووە ینی کتێبیان بۆ هەڵدەبژێرن تەنیا بۆەوەی بتوانن ئامانجی خۆیان بپێکن ڕایان کێشن بەو شتێک کە ئامانجی خوێنێت لێرە قسەیەکی چەرچڵ هەیە زۆر جێگەی خۆەتی ئەڵێ چۆن بۆ کەسانی بەتەمەن ئاگادارین کە چی بخۆن زەرەر بە تەندروستیان نەگەێنێت ئەبێ بۆ گەنجەکانیشمان بزانین چ خۆراکێک بە هزر و عقلی ئەوانە دەین بۆی کە چۆنەڵێت تەندروستی عقلی ئەوان نەشێوێنێت ینی ئەمە بیرمالەوەی کردەوە تەنیا ئامانزمان پەیداکردنی پارە نەبوو لەم کتێبخانەیە زۆر باش ئێمە زۆر بە بەرنامەیە خۆشویستنی پیشەکە لە لامان گرنگتر بوو بۆیە کە هاتین ئەم ناوەندەمان کردەوە بیرمالەوەی کردەوە چۆن خزمەت بە خوێنەران کرد چۆنەوە بکەین زۆرترین خوێنەر ڕاکێشین بۆ ناوەندەکەمان و شایدیش لە هەم لە قوتابیان و هەم لە خوێنەران دەزانن کە لە خلالی ئەو نۆمانگەی چمان پێشکەش کردوون زۆر باشە کاگاشتی با بزانم لە ڕووی نرخەوە باسی پارەت کرد لە ڕووی نرخەوە ئەو کتێبانی کە دەفرۆشرێت هیچ داشکاندنێکتان بۆ کردووە یاخود بە شێوازێکی تر با بزانم هەندێک کەس هەیە وەک باست کرد ئەتوانێت کتێب بخوێنێتەوە لە ڕێی ئەو گروپانێکە هەیە کتێبی PDF ئەخوێنێتەوە یان ئەو کتێبانی کە ئەلکترۆنی بەڵام کتێب خوێندنەوەکەی ئێوە کلاسیکە و ئەمە ڕەنگە گرنگیەکی ترێ بێت چکە لێکۆڵینەوەکان لە 165 ئەو کەسانەی کە کتێب بە پەرتوک خوێننەوە لە ڕووی دەرونیەوە زۆر ئارامترێت خۆی ئەو کتێبخانەکەی مەناوەندەکەی ئێمە میینترین شت خۆشترین شتی بە خوێنیان ئاسان کردووە کە دێن لەم شوێنە دادەنیشە ینی زۆر بە ئیسراحات کتێبێک بە دڵی خۆی هەردەبژێرێ مثلا قاوەیەکی لەگە دەخواتەوە جوانترین کتێب هەڵدەبژێرێ مثلا ئەو کتێبێک کە دەیەوێت لەگەر خۆی دەگونجێ کەواتە لێرە خوێنەر زۆر گرنگە کتێب بکڕێ ئێوە شتێ بکەن کە لەگەڵ گیرفانی ئەوە بگوێت داشکانمان بە بەردەوامی هەیە بە خوێنەرە یعنی لەو پێشەنگای ئێستا 3 داشکانمان هەیە یان تا 130مان هەیە 120 چکە هەر دەستگایە و داشکانی تایبەتی خۆی هەیە بەڵام ئێمە بە سابتی بە بەردەوامی داشکان لە کتێبخانەکەمان هەیە هەمیشە هاوکاری خوێنەران دەکەن یا تا گەیاندنی کتێبمان هەیە بە دلیڤەری بۆ هەموو کوردستان و عێراقیش تەنانەت زۆر جار ئەگەر خوێنەرێک مەسەلەن زیاد لە 3 کتێب داوا بکە ئێمە گەیاندنەکە دەخین ئاستۆی خۆمان ینی حەقی گەیاندنیش دەکەنێت دیاری بۆ ئەو خوێنەرە یان دیاری بە بەردەوامی بێزگەلەوەی کە خوێنەر کتێب لە کتێبخانەکە ئێمە دەکڕێت هەر کتێبێک دەکرێت کتێبش بە دیاری وەردەگەن لە کتێبخانەکە ئێمە ینی هەمیشە پێمان خۆش بووە خوێنەران شایدیمان بۆ دەدەن کە ئێمە ئامانزمان تەنیا پارە نییە لەم کتێبخانەیە ئامانزمان پێش ئەوەی لایەنە مادیەکەبی خۆشویستنە بۆ پیشەکەی و بۆ خوێنەرانمان باشە زۆر سپاس دەکەم کاک ئاشتی شێرکۆ ئەم بەیانیە کە ئێوە لەگەڵمان بوون وەکو بەڕێوبەری ناوەندی ئاشتی هیوادارم کە ئەو ئامانجەی کە هەڵتان بژاردەوە خوێنەرێکی زۆر بۆ لای خۆتان ڕابکێشن ئەوە شوێنەکەشتان وەک گوتمان بۆی کە هاوڵاتیان ئاگادار بن بۆی کە سەردانی شوێنەکەتان بکەن لە داونتاونە شوێنەکەتان کراوەیەوە کتێبەکانیش داشکاندنی بۆ کراوە هیوای سەرکەوتن بۆی واخوازم هیوای وەشەخوازم زۆر گەنجێکی زۆر ڕوتان تێ زۆر سپاس دەستان خۆشحاڵ سپاس باش جا لە باسی کتێب و ئەو بابەتانە باس لە بابەتێکی ترەکەم پەروەردەکردنی ماسی سوورە لە جیهانە کە تایبەتمەندێکی زۆری هەیە و دەگەڕێتەوە بۆ شاری ماراش لە باکووری کوردستان کە بە پەروەردەکردنی ماسی سوور لە جیهان بەناوبانگە زیاتر لە 50 کێڵگەی پەروەردەکردنی ماسی لەو شارە هەیە ساڵانە 7,000 تۆن ماسی سوور بۆ 50 وڵاتی جیهان لەو شوێنەوە هەناردە دەکرێت با پێکەوە بینەربی ئێرە شاری ماڕاشە لە باکووری کوردستان ماسی ڕووبارەکانی ماراش لە جیهاندا ناوبانگێکی زۆریان هەیە بە تایبەتی ماسی سەلەمون لەم ڕۆژەوە زۆربەی دانیشتوانەکەی بە پیشەی ماسیگری یاخود پەروەردەکردنی ماسی سەلەمون سەرقاڵن
ئێمە وەکو ئەنجومەنی ماسیگرانی ماراژ لە پلانماندایە کە فستیڤاڵێکی ماسی ڕێک بخەین و جۆرەکانی ماسی جێڵگەکان و ڕووبارەکانی ماراژ بە جیهان بناسێنین. جۆری ماسیەکانی ماراش وای کردووە خواستێکی زۆر لەسەری بێت جگە لە دابینکردنی پێداویستی ناوخۆیی ڕەوانەی 50 وڵاتی جیهانیش دەکرێت. Kahramanmaraş biliyorsunuz su cenneti. ماراش ناوەندێکی گرنگی هەناردەکردنی ماسیە لە تورکیا. ساڵانە بە شێوەیەکی مام ناوەند 7,000 تۆن ماسی بۆ زیاتر لە 50 وڵاتی جیهان هەناردە دەکرێت. Balık üretimini artıran 5 کەڵگەی پەروەردەکردنی ماسی سەلەمون لە شاری ماراشی باکووری کوردستان هەیە کە 7,000 تۆن بەرهەمی ماسی سەلەمون بۆ وڵاتانی ئەوروپی، ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هاوکات بۆ ناوخۆی تورکیا هەناردە دەکەن بە بڕی 155 ملیۆن لیرەی تورکیش داهاتیان هەیە. دەنافەرێقی کوردستان 24. بەخش ئێستا چین بزانین لە جیهان ئەو دراوانەی کە دراوی بیانین و نرخی زێر لە جیهانە چۆن گۆڕانکاری بەسەر هاتووە لە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی تر. جا ئێستا با بزانین بەهای دراوە بیانەکان و نرخی زێر چۆنە منیش بۆتان نەخوێنمەوە. کە $100 بەرامبەر بە 147,000 دیناری عراقیە و 100 یورۆ بەرامبەر بە 173,000 دیناری عراقیە، 100 پاوند بەرامبەر بە 201,500 دیناری عراقیە، 100 لیرەی تورکی بەرامبەر بە 17,475 دیناری عراقیە و 100 تومانی ئێرانی بەرامبەر بە 5,470 دیناری عراقی. مسقالێک زەری عیار 24 بەرامبەر بە یاخود داڵێن نرخەکەی بە 428,000 دیناری عراقیە. مسقالێکی زەری عیار 21 بە 337,000 دیناری عراقیە و جگەلەوە مسقالێکی زەری عیار 18 بە 320,000 دیناری عراقی. باش ئەویش لە نرخی زێر و هەروەها دراوەکان با بچینە چەند وڵاتێک کە فستیڤاڵێکی جیاواز کراوە لەوێ بە ناوی سیتنۆگرافیا. جایسە پێتان ئەڵێم کە ئەو فستیڤاڵە چیە و تایبەتمەندێکی چیە. بە بەشداری زیاتر لە 20 هونەرمەندی وڵاتانی ئەرجەنتین، ئیتالیا، فنلەندا، ئەڵمانیا، رووسیا ئەمانە فستیڤاڵێکی سیتنۆگرافیا یەکێکە لە گەورەترین و کۆنتترین فستیڤاڵەکانی هوەری شەقام لە رووسیا بەڕێوە چووە کە لە فستیڤاڵەکە تابلۆ وێنەی جۆراوجۆر لەسەر دیواری باڵەخانە بەرزەکانی رووسیا دانەخشێنرێت و ئامانجیش لە فستیڤاڵەکە دروستکردنی پەیوەندی لە نێوان خەڵک و هوەرە ئەویش لەسەر شەقامەکان بۆی کە هەموو کەس بینەری ئەو هوەرە بێت. لەگەڵمان بینەر. هونەرمەندی سەرشەقام ئانیتا لوکچانیۆڤا لە فینلەنداوە هاتووە بۆ فستیڤاڵی هوەری شەقامی ستینۆگرافیا لە رووسیا. ئەو چیرۆکەکانی ژیانی و هاوڕێیەتی کردوتە ئیلهام بۆ کارە هوەریەکانی و ئەو تابلۆیانی لەسەر دیواری باڵەخانەکان دەیان نەخشێنێت کە ڕەنگی زەیتی یان ئاکریلیک بەکاردەهێنێت. ئەگەرچی وێنەکان لە وێنەی فۆتۆگرافی خێرا دەچن بینەر زۆر زوو تێیان دەگات، بەڵام ئەم وێنە کێشە دەڵێت لەگەڵ کاتدا مانای تابلۆکەش زیاتر دەردەکەوێت. من ئارەزوو دەکەم وێنە خێرا و هێواشەکان و ماناکان تێکاڵ بکەم. ئەمە ڕەنگە وێنێکی خێرا بێکە کەسێک لە ماوەی 5 سرکەدا چرکاند بێتی، بەڵام لەگەڵ کاتدا ماناکەشی دەردەکەوێت. ئەمە ماوەی 5 بۆ 10 ساڵ لێرە دەمێنێتەوە. فستیڤاڵی هوەری شەقامی ستینۆگرافیا لە ژمارەیە گەڕک و شەقامی فەرامۆشکراو لەسەر دیواری باڵەخانە بەرزەکان بە نەخشاندنی وێنە و تابلۆی جیاواز با ڕەنگ و ئەندێشەی هوەری ئەنجام درراوە. لە ڕێگەی ئەو فستیڤاڵەشەوە دیوارە خۆڵەمێشیەکان بەکاری هوەری و ڕەنگە جیاوازەکان گۆڕان لەلایەن هاوڵاتیان و دانیشتوانی ناوچەکەشەوە پێشوازی لەو کارە کراوە. ئامانج لە فستیڤالەکە ئەوەیە کە خەڵک ببێتە هاوڕێ لەگەڵ شارستانیەت و کولتورەکان بۆ ئەوەی کاتێک مرۆڤ تەماشای دەوروبەری دەکات ئاسوودە بێت و دڵخۆش بێت و جوانیەکانیش ببینێت.
ستینۆگرافیا یەکێکە لە گەورەترین و کۆنترین فستیڤالەکانی هونەری شەقام لە رووسیا کە ئەم ساڵیش 12مین فستیڤالی هونەری سەرشەقامی رووسیا بە بەشداری 20 هونەرمەند کە لە ئەرجنتین، ئیتالیا، فینلاند، ئەڵمانیا و رووسیاوە بەڕێوە دەچێت. فستیڤالەکە لە مانگی تەمووز دەست پێ دەکات تا کۆتایی مانگی ئاب بەردەوام دەبێت بە مەبەستی هەوڵدان بۆ دروستکردنی هەماهەنگی لە نێوان هونەرمەندان و خەڵکی ناوچەکان لە بەرەو پێشبردننی هونەری سەرشەقام بۆ ئاستێکی بەرزتر. فستیڤالەکان لە جیهان زۆر جۆراوجۆرن. فستیڤالی سەیر و سەمەر هەیە، هەندێک فستیڤالیش هەیە بەڕاستی ئەمەندە جوانە کە ئەتوانی ناوی بنیت سمبولی جوانەکان و بێگومان ئەو شتێش کە لە ناو ئەو فستیڤاڵە بەکاردێت حتممە نەبێت شتێکی جوان بێت، بێگومانە بێت شتێکی جوان بێت. ساڵانە فستیڤاڵی گوڵەکان کە سمبولی جوانیە گۆڵ لە کۆلۆمبیا بەڕێوەچێت. لە فستیڤاڵەکە بەشداربووان لە ناو یاریگای ئاتاناسیۆ گیرادۆت گوڵەکان بە پشت و بە کۆڵ هەڵەگرن و بە بەردەمی ئامادەبووانە هاتوچۆ ئەکەن. ساڵی ڕابردوو بەهۆی ڕێکارەکانی خۆپارێزی لە کۆرۆنا زۆر لە فستیڤاڵەکان ڕێک نەخرا و هەویش بە هەمان شێوە ڕێک نەخرا و فستیڤاڵە، بەڵام ئەم ساڵ دوای چاوەڕوانێکی زۆر فستیڤاڵەکە سازدراوە، هاوڵاتیان و بەشداربووان خۆشحاڵن کە دوای نزیکەی 2 ساڵ فستیڤاڵی گوڵەکان ڕێکخراوە. با ئێمەش لێرەوە ئەو دیمەنە جوانانە ببینین. پشتی 2 ساڵان ژاوەستاندنا فستیڤالا کولیلکان لە باژارێ میدیلین لە کۆلۆمبیایە. ئەژبەر ڤایرۆسا کۆرۆنا و قەدەغەیە هاتن و چوونەیە جارەکەدن ئەو فستیڤال لە یاریگەها وی باژاری گوتووە مەزنترین باژارە لە کۆلۆمبیایە هاتە دارخستن. دوێ فستیڤالێدا کەسێن بەشدار گولێن ڕەنگا و ڕەنگ و بهێناوان یاخۆش دکنە تابلۆیەن بالکێش و لەسەر پشتەخوا گرێ دەدن و دمەشن. ئەو فستیڤال بە چالاکیان جودا تێنەمایشکردن. هەروها بینەرژی دەبێژن ئەو گەلێکی کێفخۆشن و هەستێوانژی نای وەسفکردن گۆجارەکەدن فستیڤالێ دبینن. ئەم گەلکی کێفخۆشن ژێبەر و پشتی 2 ساڵان ئەم دیسە هاتنەوێ دەرێ و جارەکەدن فستیڤال بڕێوە دەچێ تەواهەیە خەلکەی بە پێشوازیە فستیڤالێ دڵخۆشن و بکەیفن. هەر ساڵ بە نەمایشەکە جوان و بالکێش بەسەدان باخەوانن نافخۆیی یەن باژارێ میدیلین بە گەنجێن کەڤنەشۆپی و باقێن گولێن مەزن لەسەر پشتاوان لە ناوا جادەیەن باژار دەناوە هەزاران خەلکدە دمەشن. شەوێکە درێژ بوو ji karê zehmet lê hestekî pir xweş bû. Ji ber me karî em dilê tevahiya bînerên ku ji Antiyokya û Kolombiya û tevahiya cîhanê hatine xweş bikin. Ez gelekî kêfxweşim ku carekedin li vê derê me ji ber handerê wê me û heya ez bikar bim nemayişa wê ji dest nadim her li çi cihî bim. Ez gelekî bi kêfim û dilê min bi nemayişa wê xweş dibe. فستیڤالا کولیلکان لە میدیلین دیرۆکاوێش بۆ بێتر ji 6 ساڵان ڤەتگەرە ئەو فستیڤال یەکێک ji فستیڤالên herî giring û binavûdenge li Kolombiyayê. Di destpêka meha tewaxêdeş bû dema heftiyekê birêve diçe û di dema birêvebirina wê de jî ahingên müzîkê û çalakiyên roşenbîrî û werzişî têde tên darxistin. سروشت بە هەموو بوونەوەرەکانیەوە جوانە، هەتا ئەگەر ئەو بوونەوەرانە بوونەوەرێکی درەندەش بن، بەڵام هاوسەنگی لە سروشتە دروست دەکەن و ئیکۆی زەوی تێک ناچێت. بۆیە لە ماوەی 3 ساڵی ڕابردوو نزیکەی 100 جار ورچەکانی ڕۆمانیا ڕوبەڕووی مەترسی و لە ناوچوون بوونەتەوە. ئەوە شوای کردووە کە ساڵ دوای ساڵ ژمارەی ورچەکان لە ڕۆمانیا کەم ببێتەوە و دانیشتوانی گوند و ئاوایەکانی ئەو وڵاتەش بۆ ئەوەی کە ڕێگری لە ناوچوونی ورچەکان یاخود ڕاوکردنی ئاژەڵەکان قەدەغە کردووە. بۆیە یەکەم جاریش یاخود بۆ یەکەم جاریش ڕۆمانیا پشکنینی DNA بۆ ورچەکان دەکات و سەرژمێریان دەکات بۆی کە بزانێت چەندێک ورچ ماونێتەوە، چونکە لە ژێر مەترسی و هەڕەشەی لە ناوچوونن. چالاکوانان و ژینگە دۆستانی وڵاتەکەش داوای گرتنەبەری هەموو ڕێکارێکیان بۆ لە ناوبردن و ڕاوکردنی ورچەکان کردووە و بڕیارە لە مانگی داهاتوو زیاتر لە 400 خۆبەخش لێکۆڵینەوە لەبارەی ورچەکانی ڕۆمانیا بکەن. بەپی ئامارەکانیش زیاتر لە 6,000 ورچ لەو وڵاتەدا هەن. ئەوانە دیمەنی ئەو ورچانن کە لە ڕۆمانیا ئەمانە ئەم ورچانە ماونێتەوە، بەڵام ئەو مەترسیە هێشتا لەسەریان هەیە، بۆیە لێکۆڵەرەوان لێکۆڵینەوە سەبارەت بە DNA ورچەکان دەکەن و ژمارەی ورچەکانیش.
باسی لێکۆڵینەوەیەکی دیکە ئەکەم کە ماڵپەڕی بێست لایڤی ئۆنلاینی ئەمریکی باسی لە توێژینەوە یاخود لێکۆڵینەوەیەکی گۆڤاری سیڤلاجا کردووە کە لەسەر 669 کەس ئەنجام درراوە. بە پێ ئەنجامەکان لە کۆی ژمارەی بەشداربووەکان 51 کەسیان دوای خواردنەوەی 150 میلیلیتر لە ئاوی سەهۆڵاو تووشی سەر ئێشە بوونە. واتە ئەم بابەتەمان باسی ئەو کەسانە ئەکەین کە زۆر حەزیان لە ئاوی چۆن خۆمانەڵێن کە لە تەزێن و سەرتەزێنە. ئەمە بابزانین لێکۆڵینەوەکان ئەڵێن چی سەبارەت بەمە. سەرپەرشتیارانی توێژینەوەکە ئاشکرایان کردووە هۆکاری توشبوون بە سەر ئێشە لای ئەو کەسانی بەهۆی گەیشتنی سەرمای ئاوی سارد بە هەستەوەرەکانی تامکردن ئەمە هۆکارەکەیەتی. هەروەها گۆڤاری کورنت نیۆلۆجی ئاند کە باسی ئاماژەی بەوە کردووە لە راپۆرتەکەیە کە ئاوی سارد کاریگەریەکی زۆری دیاری لەسەر هەستەوەرەکانی ئازار هەیە بەراورد بە خودی سەهۆڵ کە بە تەنیا دەخرێتە سەر شوێنێک. بە جۆرێک ئازاری ئاوە ساردەکە زۆر زیاترە. پسپۆڕەکان باسییان لەوە کردووە هەر کەسێک کاتێک ئاوی سارد ساڵاوە خواتەوە ئەگەر هەیە تووشی سەرێشە بێت. بەڵام ئەوانەی کە خۆیان نەخۆشی شەقیقیان هەیە بە تایبەت ڕەگەزی مێ ئەگەری توشبوونیان بە حاڵەتەکە زۆر زیاترە. یەکێکی دیکەش لەو هۆکارانەی کە وا ئەکات سەرێشە زیاتر بێت خواردنەوەی ئاوە ساردەکەی لە ڕێی قەسەبەوە چونکە کاتێک ئاو بەو شێوەیە دەخورێتەوە ڕاستەوخۆ بە هەستەوەرەکانی تامکردن دەکەوێت و کەسەکە تووشی سەرێشەکات. جا بۆی کە ئەم هەنگاوەنە نین یاخود بە قەسەب نەیخۆینەوە چونکە دەم خۆی گەرمایەکی هەیە ناو دەم چ زمان و چ ئارو گەرمایەکی تایبەتی هەیە. ئەگەر ئاو لە ناو دەم بۆ یەک دوو چرکە ڕابگیرێت دواتر ئەگەر خورایشەوە ئەوە ڕەنگە زیانەکانی کەمتر بێت وەک لەوەی کە ئاوێکی سەهۆڵاو بە خێرایی بخۆیتەوە هەم زیان بە گەرو دەگەێنێت و هەمیش تووشی سەر ئێشەیەکی زۆرت دەکات. زۆر مەحەزە کرد کە ئێستا باوکم بە دیار ئەم گرافیکەوە بواە و گوێی لێ بواە چونکە زۆر حەزی لە ئاوی ساردە بە بەردەوام ئاوی سارد دەخواتەوە. دیارە باسی سەرێشەمان کرد بەڵام باسی ئاو ئازارشکێنامان نەکرد کە بۆ سەر ئێشە دەبێت. بەڵام ئێمە باسی لێکۆڵینەوەیەکمان کرد کە سەبارەت بە ئاوی سارد بوو کە تووشی سەر ئێشەتەکان. دەستمی لێرە باسی ئازارشکێنێکتان بۆ ئەەکەم بۆ زۆر یەک لە ئازارەکان ئازارشکێنێکی یەکاو یەکە. باسی کاریگەریەکانی دایک و باوشی دایکتان بۆ ئەەکەم کە من خۆم بە ئازارشکێن و بە ژێلۆفین و بە ئیستامینۆفن و بە هەموو بابەتانە ئیبینم. پسپۆڕان و پزیشکانی دەرونی ئاماژە بۆ ئەکەن کە هەست و سۆزی دایک تایبەتە وە کاریگەری تەواوی لەسەر منداڵەکەی هەیە بە شێوەیەک کە ئێستا من بۆتان باس ئەەکەم کە چییە؟ دانیشتن لای دایک بۆ نیو کاتژمێر یەکسانە بە دانیشتن بە 6 کاتژمێر لای پزیشکێکی دەرونی تر ئەو بەراوردەکەن. لە ڕووی زانستیەوە دایک شەپۆلی خۆگری دروست دەکات واتە بەرگری جستت لە کاتی ناخۆشیەکانە زۆر بەرزەکاتەوە هەستەکەی بەرگری لە هێزی زیاتری هەیە. وە کاتێک دایک منداڵەکەی لە باوش ئەگرێت بیرکردنەوەکانی زیاتر جێگیرە بێت. ئەگەر منداڵێک دوودڵ بێت لە بڕیاردانێک لە کاتی گریان ئەگەر دایکی کاتە باوەش ئەوە ژیرە بێتەوە یاخود لە بڕیاردان بە شتێکی کاتی ئەوە ئارام دەبێتەوە. باوشی دایک منداڵ لە خەمۆکی دوور دەخاتەوە. ئەو منداڵانێکە ڕۆژانە 3 بۆ 4 جار باوش بە دایکیانەوە ئەکەن زۆر مەترسی خەمۆکی لەسەریان کەمە. باوشی دایک بۆ منداڵ کەسایەتێکی کۆمەڵایەتی دروست دەکات و ئەو منداڵە توانێت پەیوەندی یاخود پردێکی پەیوەندی لەگەڵ چواردەوروبەرەکەی دروست بکات. کاتێک دایک دەست دەخاتە سەر شوێنی ئازاری منداڵەکەی و دوایەوە هەست بە باشبوون دەکات منداڵەکەی. ئەمە ئەگەر یەک بۆ یەک دو سێر کە بیری لێ بکەنەوە ئەو شتەمان بەسەر هاتووە زۆر زوو شوێنەکە چاگە بێتەوە. دایک هەستی پێشبینیکردنی سەر سوورهێنەری بۆ منداڵەکەی هەیە. کاتێک منداڵەکەی بۆ دەرەوە چێت یان کارێکی ئەنجام نەداوە دایک دڵە ڕاوکێکە ئیگرێت ئەوە هی ئەوەیەکە هەستی بە مەترسی کردووە و هەستی پێشبینی هەیە. ئەمەش ئەو تایبەتمەندیانە بوو کە دایک هێتی. زۆر تایبەتمەندی دیکە هەیە بەڵام ئێستا ئەم چەندانێمان خستەوە. دایکبوون هونەرە. جا هەرنا ئەو هونەرە ئەمێنمەوە دێمە سەر هونەرێکی دیکە کە هونەری میوزیکە و کەسێکی هونەرمەند کە لێرە میوانیشمان بووە وەختی خۆی لە بەرنامەی پاشی بژوجگەلەوەش ئەمڕۆ بە بەرهەمێک لەگەڵمانە بەشدارە بێت و بابەتێک کە هونەرمەند ئەیار محەممەد و موسا مستەفاایە کە بە شێوەی دوێتی هەردووکیان بەرهەمێکی نوێی گۆرانیان بە ناوی یا جەمیلەن بڵاو کردوتەوە
کاری تۆمارکردنی دەنگی بەرهەمەکە لە وڵاتی ئوردون و ڤیدیۆ کلێپەکەش لە تورکیا بۆ ئەنجامدراوە. هەروەها لەلایەن ماجد هێشتا کاری وێنەگرتن و دەرهێنانی بۆ کراوە بە پێکەوە گوێبیستیە و بەرهەم. يا جميلا حل في قلبي فلا أنسى صوتك الحنان ما أحلى عشت أيامي غريبا في بلاد الله قبل أن تبسم لي عينا أتوما مستجياني نوري رقا ودلجياني أرامي بخشي هموماني براني خير من دياتو لخير دولة من دياتو ودين وجين خوي أسماني يا صباحي حين أصحو يا مناما من ساورتك يا صباحي حين أصحو يا مناما ذبت في رؤياك دستي مهرت هنا خستا سردني شيدام رحمي خوابو آرامي بيدام لوش كساني عمر داتين وجيان بوم سيسو خمناك مردو بيجان بوم والتقينا بعد عمري جئت سلمتك أمري وسفيني حط في مرساه عش معي عمرا طويلا يا رقيقا يا جميلا حل في قلبي فلا أنساه يا صباحي حين أصحو يا مناما من ساورتك يا صباحي حين أصحو يا مناما ذبت في بەو بەرهەمە جوانە کۆتایی بە پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژ باشە هێنم هیوادارم کە بەدڵتان بوو بێت و هیوادارم هەمیشە لەش ساغ و تەندروست بن تا بێگەیشتنەوەکی دیکە خواتان لەگەڵ ماڵەوە.